ڕووداوەکانی فرتوفێل لە ڕێگەی پێیج و ئەکاونتە فەیکەکانەوە ڕوو لە زیادبوونە. ئەو ڕووداوانە لە هەرێم خەریکە لە حاڵەتەوە دەبنە دیاردا، چۆن قوربانیەکان فری و دەدرێن و دواتر هەڕەشەیان لێ دەکرێت. من تۆمەنبار کە ماوەی ساردنیوەکە لەگەر پیاوێکی خاوەن کارەکەی خۆم لە سناپچاتەوە ڕێگەی وای زانی کچم قسەم لەگە کردو، دوای بەنی ساردنیوەشی بیتێن قسەم لە کردو، داوای ڤیدیۆم لەگە ڤیدیۆی ڕۆتی خۆی لۆ ناردم و داوای پارەم لێکرد نزیکە 7,600,000 لێ وەرگرت. تا دێت ڕووداوەکانی فرتوفێڵ و هەڵخەڵەتاندن و هەڕەشەی ئەلکترۆنی لە ناوچە جیاکانی هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوونە و ڕۆژانە گوێبیستی ڕووداوی جۆراوجۆر و نەشیاو دەبین کە بە وێنە و ڤیدیۆی نەشیاو و هەڕەشە لە کچان و ژنان و پیاوان دەکرێت. ئەگە بڕەپارێکیان پێ نەدرێت یان خواست و داواکاری هەڕەشەکارەکان جێبەجێ نەکەن. لە نوێترین ڕووداوی لەو جۆرەدا ئاسایشی هەولێر دەستگیرکردنی 5 تۆمەتباری ڕاگەیاند کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە و با فرت و فێڵ و وێنە و ڤیدیۆی نەشیاوی خەڵکیان تۆمار کردو و دواتر بڵاویان کردوێتەوە. ئاسایشی هەولێر دەڵێت ئەو 5 تۆمەتبارەی دەستگیر کراون وێنە و ڤیدیۆی نەشیاوی خەڵکیان لە هەردوو ڕێگەزی نێر و مێ تۆمار کردو و لە فەیسبوک و تیکتۆک و تەلەگرام بڵاویان کردوێتەوە، دوای ئەوەی هەڕەشیان لێ کردوون کە دەبێت پارەیان بدەنە یان داواکاری تریان جێبەجێ بکەن، ئەوانیش ئامادە نەبوون پارەیان بدەنێ و داواکاریەکانیان جێبەجێ بکەن، ئیتر کەوتونەتە ژێر ڕەحمی ئەوانە و وێنەکانیان لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاو کراونەتەوە. ئاسایش دەڵێت لە هەڵخەڵەتێنراوەکاندا کەسانی بەتەمەنیشی تیادایە. هەڕۆژی پێنجشەممە 13 تەمووز لە شاری هەولێر کەسێک لە ڕێگەی سناپچاتەوە خۆی لە خاوەنکارێکی کردووە با کچوو بڕی 7,600,000 دیناری با فرتوفێل لێ سندووە، بەڵام خۆشبەختانە دەستگیر کراوە. تۆمەتبارەکە دوای دەستگیرکردنی دان بۆ دادەنێت بۆ ماوەی ساڵ و نیوێک خۆی لە خاوەنکارەکەی کردووە بە کچوو، ڤیدیۆی نەشایی با خاوەنکارەکەی ناردووە و ئەویش لای خۆی هەڵی گرتووە و لە کاتی تردا بۆ گرتانە هەڕەشەی لێ کردووە، ئەگەر پارەی نەداتێ بڵاویان دەکاتەوە. بەو کارەشی توانیوێتی ئەو بڕەپارەیی لێوەربگرێت. ئەوە لە کاتێکدایە ئەو ڕووداوانەی تۆڕە کۆمەڵاتیەکان خەریکە لە هەرێم لە حاڵەتەوە دەبنە دیاردا، بەڵام لە ماوەی ڕابردوودا پەرلەمان و دەسەڵاتی جێبەجێ کارخەمسارد بوون و هەوڵی جددیان نەداوە بۆ سزادانی توندی ئەنجامدەرانی ئەو ڕووداوانە، بەڵکو زۆر جار ئەو کەیسانە دادەخرێن و با سوڵحی عەشایری و کۆمەڵایەتی و با پاڵپشتی حیزبە دەسەڵاتدارەکان کۆتاییان پێدەهێنرێت. من تۆمەنبار کە ماوەی ساردنیوەکە لەگەر پیاوێکی خاوەن کارەکەی خۆم لە سناپچاتەوە ڕێگەی وای زانی کچم قسەم لەگە کردو، دوای بەنی ساردنیوەشی بیتێن قسەم لە کردو، داوای ڤیدیۆم لەگە ڤیدیۆی ڕۆتی خۆی لۆ ناردم و داوای پارەم لێکرد نزیکە 7,600,000 لێ وەرگرت.